دوای نزیکەی 25 ڕۆژ لە خزمەتکردنی قوتابیان بە پڕکردنەوەی فۆڕم بۆ دەرچوانی 12 ئامادەی و وەرگرتنەوەی ئەو بەشانەی قوتابیان ناویان لێ هاتووەتەوە و تۆمارکردنی سکاڵا و کردداری دابەزاندن، تەواوی ستافی پرۆژەی ڕێگای زانکۆی ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە لە سەرتاسەری کوردستاندا ژمارەیان 223 کەس دەبێت، لە ئاهەنگێکی دەستەی بەڕێوەبردننی سکرتاریەتدا کۆکراونەتەوە تا لە پای ماندووبوونەکانیان ڕێز و سوپاسیان ئاراستا بکرێت. دیارە ئێمە ئەمڕۆ لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان مەراسیمێکمان ساز کرد بۆ ڕێزلێنان لە ستافی ڕێگەی زانکۆ لە تەواوی شار و شارەچەکانی هەرێمی کوردستان کە ئەم پرۆژەیە یەکێکە لە شاکارەکانی کاری ڕێکخراوەییمان و پرۆژەی دایکە لە هەرێمی کوردستان کە تا ئێستا ئێمە توانین 200,000 کەس لەم پرۆژەیە سوودمان بووە. دەمەوێت سوپاس و دەستخۆشی ئاراستی تەواوی ستافەکان بکەم لە تەواوی ناوەندوولەقەکان بۆ زۆر سوپاس بۆ هاوکاران پیرۆزبایی لە تەواوی قوتابیانی هەرێمی کوردستانەکەم. وتەبێژی کۆمەڵی ئیسلامی دەڵێت شانازی بە ڕێکخراوی قوتابیانی کوردستانەوە دەکەین کە خاوەنی پرۆژەیەکی وا گەورە و گرنگە و هەزاران دەرچووی ئامادەی بۆ گەیشتن بە زانکۆ و پەیمانگاکان لێی سوودمەند دەبن. پرۆژەیەکی ناوازی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بوو کە توانیان بە بێبەرامبەر لەسەر جەمناوەندەکانیان بە لیژنەی جۆرا و جۆر و خەڵکی پسپۆر و تایبەت هاوکاری قوتابیانی پۆلی 12 ئامادەی بکەن و بۆ پڕکردنەوەی فۆرم و هاوکاریکردن و ڕێنماییکردنیان. پرۆژەیە یەکێکە لە پرۆژەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان و چەندین ساڵە لەسەری بەردەوامن و ئەوان لە دەستپێکی ئەو ڕێکخراوە نەبوون کە ئەو پرۆژەیان دەست پێ کرد. جێی دەستخۆشیە، جێی تەقدیرەوە ئێمە و کۆمەڵی ئیسلامی هەم سوپاسیانەکەین و هەم دەستخۆشیان لێکەین و هەم چاوەڕوانین کاری چاکتر و گرنگتر و باشتر ئەنجام بدەن لە داهاتوودا. ئەندامانی پرۆژەی ڕێگای زانکۆ خۆشحاڵن کە توانیویانە خزمەتێکی باش بە قوتابیان بکەن و بەڵێنیش دەدەن لە ساڵانی ئایندەدا خزمەتی زیاتر پێشکەشی دەرچوانی قۆناغی 12 ئامادەیی بکەن. ئێمە وەک ستافی زانکۆلانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان زۆر خۆشحاڵ بووین کە ئەم ساڵ لە خزمەتی قوتابیاندا بووین و ئینشاڵڵا بەڵێنی زۆر باشتر و چاکتر دەدەین لە ساڵانی داهاتوودا و ئەم ساڵ لەو ئاهەنگە بەرفراوەنەدا کە بۆمان کرا ئەمڕۆ خەڵاتی ڕێزلێنانمان پێبەخشرا و هاندانێکیشە بۆی بەردەوام بین و چالاکی و پرۆژەی زیاترمان هەبێت لە داهاتوودا. دیار ئێمە وەک ستافی ناوەندەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە ماوەی ڕابردوودا لە ماوەی نێواندا بۆ 14 ڕۆژدا خۆمان بە خۆشحاڵ و شادمان ئەزانین کە توانیمان خزمەتی قوتابیان بکەین، هەم لە ڕووی پێدانی زانیاری هەم لە ڕووی پێدانی بەرچاوڕوونی و ناساندنی زانکۆ و پەیمانگەکانی هەرێمی کوردستان بە قوتابیان. دیار ئەم جۆرە چالاکی مەراسیمانە هەندانێک و پاڵپشتێکی باشە بێ بۆ ئەوەی لە ساڵانی ئایندەدا بە شێوەیەکی باشتر و بە گۆڕوتینی زیاتر بەردەوامبی لە خزمەتکردن. پرۆژەی ڕێگای زانکۆی ڕێکخراوی قوتابیانی کوردستان یەکێکە لە گەورەترین پرۆژەکانی یارمەتیدانی قوتابیانی دەرچووی 12 ئامادەیی کە بەرەو زانکۆ و پەیمانگاکان هەنگاو دەنێن. تەنها لە ئەم ساڵی پرۆژەکەدا نزیکەی 2000 قوتابی سەرجەمی ئیشوکارەکانیان بۆ بەڕێ کراوە. هاوکات وەڵامی نزیکەی 5000 وەڵامی پەیوەندی تەلەفۆنی پرسیارەکانی قوتابیان وەڵام دراوەتەوە. هەروەها وەڵامی 7000 پرسیاری نووسرا و لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە دراوەتەوە. بڕیاریش وایە پرۆژەکە لە ساڵانی ئایندەدا بە گرتنەبەری ڕێکاری نوێ خزمەتێکی زیاتری قوتابیان بکات. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، سەیرانگای بۆ گرد لە سنووری قەزای کۆیە.